ئەنجامدانی دوو نەشتەرگەری جیاواز بۆ هەمان گورچیلە بۆ هەمان چارەخواز لە دوو کاتی جیاوازدا. بەناوی خوای گەورە و میهرەبان. خۆشەویستان. طبعاً گورچیلە نەخۆشەکانی گورچیلە زۆرن، بەڵام ئێمە لەم وتەیەدا تەرکیز لەسەر دوو زۆرە نەخۆشی ئەەکەینەوە کە چارەخوازێک هاتە لامان ئەم دوو زۆرە نەخۆشیەی هەبوو. یەک لە نەخۆشیە باوەکانی گورچیلە بوونی بەردی گورچیلەیە کە بڵاوە جاری وهای پێویستی بە نەشتەرگەری ئەکا و نەخۆشیەکی تریش کە نەخۆشیەکی تا ڕادێک گرنگە بەڵام زۆر باونی سوپاس بەخوای گەورە ئەویش بوونی گرێی شێرپەنجەی گورچیلەیە. چارەخوازێکی بەڕێز بەر لە ساڵێک سەردانی کردین، دوای ئەنجامدانی پشکنین بۆمان دەرکەوت کە گرەیەکی سەرووی 5 سانتیمەتری لە شوێنێکی هەستیاری گورچیلەی هەبوو. طبعاً ئێمە بڕیاری نەشتەرگەریماندا وتمان ئەبێ گرەیەکەت بۆ دەربێنین 180 احتیمالەکەی ئەوەیە کە ئێمە نەتوانین تەنیا گرەیەکە دەربێنین، بەڵکو پێویست بەوە ئاکە هەموو گورچیلەکە دەربهێنین لەبەر شوێنی هەستیاری گرەیەکە. بەڵام سوپاس بۆ خوای گەورە بە یارمەتی تیمی نەشتەرگەری میهرەبانی بەر لە ساڵێک نەشتەرگەریەکی سەرکەوتومان بۆ ئەنجامدا بەوەی کە تەنیا گرەیەکەمان دەرهێناوە گورچیلەکەمان پارێزگاری لێکرد لەوەی کەوا هەمووی دەربهێنین. و بەدووادا چونمان بۆ کرد سوپاس بەخوای گەورە گورچیلەکە 100% لە ڕووی ئیشکردنەوە چالاک بوو، هیچ کێشەیەکی نەبوو. بەڵام ساڵێک دوای نەشتەرگەری یەکەم چارەخوازە بەڕێزەکە دیارە بەردی گورچیلەی دروست کردوێتەوە، دیارە لە خێزانەکەی بەردی گورچیلەیان هەیە و پێشووتر بەردی گورچیلەی هەبووە کە سەردانی کردین بینیمان سێ بەردێکی 15 ملیمی لە حەوزی گورچیلە لە هەمان گورچیلەدا هەیە و دوو بەردی تری 6 ملیم بۆ 8 ملیم لە بەشی خوارەوەی گورچیلەی هەبوو. ئێمە ئەو جاریان بڕیارماندا نەشتەرگەری بۆ هەمان گورچیلە ئەنجام بدەین بەکردنی کونێکی بچووک بە دەرزی و فراوانکردنی شوێنی کونەکە و دەرهێنانی بەردەکان بە نازۆ. سوپاس بۆ خوای گەورە ئەم نەشتەرگەریەشمان بە یارمەتی تیمی نەشتەرگەری میهرەبانی بە سەرکەوتووی ئەنجامدا. زۆر سوپاس بۆ تیمی نەشتەرگەری میهرەبانی بە هیوای لە ساغی و تەندروستی بۆ هەموو لایەک. میهرەبانی دڵسۆزی و لێزانی